موژدە بە گوێرەی نووسینی مەتا بەشی 16. فەریسی و سەدوقیەکان هاتنە لای عیسا بۆ ئەوەی تاقی بکەنەوە. داوایان لێ کرد لە ئاسمانەوە نیشانەیەکیان پیشان بدات. وەڵامی دایەوە کە ئێوارەدا هات دەڵێن ساماڵە، چونکە ئاسمان سوور هەڵگەڕاوە. لە بەیانیش ئەمڕۆ هەورە، ئاسمان سوور هەڵگەڕاوە و گرژە. ئێوە دەزانن ڕووی ئاسمان بخوێننەوە، بەڵام ناتوانن نیشانەکانی زەمانە لێک بدەنەوە. نەوەیەکی بەدکار و داوێن پیس داوای نیشانە دەکات. نیشانەی نادرێتێ جگە لە نیشانەی یونس. ئینجا بەجێی هێشتن و ڕۆیشت. قوتابیەکان گەیشتنە ئەوبەر، لە بیریان چوو بوو نام بهێنن. عیسا پێی فەرموون وریابن، ئاگادار بن لە هەویرترشی فەریسی و سەدوقیەکان. لە ناو خۆیاندا گفتوگۆیان کرد و وتیان نانمان نەهێناوە. عیسا زانی و پێی فەرموون ئەی کەم باوەڕینە، بۆچی لە نێو خۆتان دەڵێن نانمان نییە؟ ئایا هێشتا تێنەگەیشتون؟ نایەتە بیرتان 5 نانەکەی 5,000ەکە و چەند سەبەتەشتان هەڵگرتەوە؟ یان 7 نانەکەی 4,000ەکە و چەند سەبەتەشتان هەڵگرتەوە؟ چۆن تێناگەن من باسی نانم بۆ نەکردن لە هەویرترشی فەریسی و سەدوقیەکان ئاگادار بن؟ ئینجا تێگەیشتن کە ئەو لە هەویرترشی نان ئاگاداریان ناکاتەوە، بەڵکو لە فێرکردنی فەریسی و سەدوقیەکان. کە عیسا گەیشتە ناوچەی قەیسەریەی فیلیپۆس، لە قوتابیەکانی پرسی ئایا خەڵک دەڵێن کوڕی مرۆڤ کێیە؟ وتیان هەندێک دەڵێن یەحیای لە ئاو هەڵشێشە، هەندێک ئەلیاس، هەندێکیش ئیرمیا یان یەکێک لە پێغەمبەران. پێی فەرموون ئەی ئێوە دەڵێن من چێم؟ شیمۆن پەترۆس وەڵامی دایەوە تۆ مەسیحیت، کوڕی خودای زیندووی. عیساش وەڵامی دایەوە خۆزگە دەخوازرێ بە تۆ، شیمۆنی کوڕی یۆنا، چونکە گۆشت و خوێن ئەمەیان بۆت ئاشکرا نەکرد، بەڵکو ئەو باوکەم کە لە ئاسمانە. منیش پێ دەڵێم تۆ پەترۆسی و لەسەر ئەم بەردا کۆمەڵەی خۆم بنیاد دەنێم و دەروازەکانی جیهانی مردووانیش پێی ناوێرێت. کلیلەکانی شانشینی ئاسمانت دەدەمێ. ئەوەی تۆ لەسەر زەوی گرەی بدەیت لە ئاسماندا گرێدراو دەبێت، ئەوەی تۆ لەسەر زەوی بیکەیتەوە لە ئاسماندا کراوە دەبێت. ئینجا فەرمانی دایە قوتابیەکان بە کەس نەڵێن کە ئەو مەسیحە. لەو کاتەوە عیسا دەستی کرد بە ڕوونکردنەوە بۆ قوتابیەکانی کە دەبێت بۆ ئۆرشەلیم بچێت. لەوێ بەدەستی پیران و کاهینانی باڵا و مالمەکان زۆر ئازار بچێژێت و بکوژرێت و لە ڕۆژی سێیەم هەڵستێنرێتەوە. پەترۆس هێدایە ئەم لاوە و لەی ڕاخوڕی خوددا نەکات گەورم، هەرگیز ئەمەد بەسەر نەیەت. عیسا ئاوڕی دایەوە و بە پەترۆسی فەرموو لەبەر چاوم لاچۆ ئەی شەیتان، کۆسپی لە بەردەمم، چونکە بیر لە شتە خوداییەکان ناکەیتەوە، بەڵکو شتی مرۆڤانە. ئینجا عیسا بە قوتابیەکانی فەرموو ئەگەر یەکێک ویستی دوام بکەوێت، با نکۆڵی لە خۆی بکات و خاچەکەی هەڵ بگرێت و دوام بکەوێت، چونکە ئەوەی بێوێت خۆی ڕزگار بکات دەی دۆڕێنێت، بەڵام ئەوەی لە پێناوی من خۆی بدۆڕێنێت دەی دۆزێتەوە. چونکە چی بە کەڵکی مرۆڤ دێت ئەگەر هەموو جیهان بباتەوە و خۆی بدۆڕێنێت؟ یان مرۆڤ بۆ کڕینەوەی خۆی چی دەدات؟ چونکە کوڕی مرۆڤ بە شکۆی باوچیەوە لەگەڵ فریشتەکانی خۆی دەگەڕێتەوە. ئەوسا پاداشتی هەر کەسێک بە پێی کردداری دەداتەوە. ڕاستیتان پێدەڵێم هەندێک لەوانەی لێرە ڕاوەستاون مردن ناچێژن تاکو و کوڕی مرۆڤ نەبینن بە پاشایەتیەکەیەوە دێتەوە.